ئەمڕۆ کۆتاڕۆژی فستیڤاڵی تامە بە خۆشخوانی کە بێگومان بە بەشداری چەندین شێف و هەروەها چەندین ڕێستۆرانت و هەروەها پێشکەشکردنی چەندین خواردەمەنی جۆرا و جۆر کە چەندەها با بڵین خواردەمەنی بێتام بە تایبەتی خواردنە کوردیەکان لەوێ ئامادە بوون جگە لەوەش کە چەندین خواردنی وڵاتانی تریش ئەو خواردنانەی کە زۆر بەناوبانگن لە وڵاتان لەو فستیڤاڵەدا ئامادەیان هەبوو و خەڵکانێکی زۆریش ئامادەی فستیڤاڵەکە بوون جگە لەوەی کە فستیڤاڵەکە چەندین شێوازی جیاواز و چەندین جۆری خواردنی تیادا پێشکەش و نمایش کرد ڕۆژانەش چەندین چالاکی جۆرا و جۆر لەو فستیڤاڵەدا نمایشەکرا چەندین هونەرمەندی دەنگخۆش لەو فستیڤاڵەدا بەرهەمەکانیان پێشکەش کرد و گۆرانیەکانیان و چەندین چالاکی تر لێوە بەڕێوەچوو و بێگومان ئەم با بڵین فستیڤاڵە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات کە ڕۆژانە کارمەندانی دەستگای میدیایی کورتسات و کەناڵی کورتسات ئامادەیان هەبوو لە با بڵین فستیڤاڵەکە کە لە ڕێگەی سۆشیال میدیای کەناڵی کورتساتیشەوە چەندین چاوپێکەوتن و هەروەها قسەکردن لەسەر جۆری خواردنەکان و جگە لەوەش خانمان بە تایبەتی ئامادەیان هەبوو لە با بڵین فستیڤاڵەکەدا کە زۆرێک لە خانمەکان هەوڵیاندا بوو کە بە پرۆژەی نوێەوە یاخود بە با بڵین کاری هاوشەوە یاخود کاری جیاوازەوە لەو فستیڤاڵەدا بەردەوام بن بێگومان چەندین هونەرمەندمان بینی لەوێ کە لەگەڵ خێزانەکانیان ئامادە بوون کە ئەمە بەڕاستی با بڵین کەشێکی زۆر خۆشی یابوو بە با بڵین فستیڤاڵەکە کە کارمەندانی ئێمە یاخود ئەو کەسانی کە لەوێ بوون هەوڵیانەدا کە لە ڕێگای تامکردنی خواردنەکانەوە یاخود شێوازی دروستکردنی خواردنەکانەوە جگە لەوەی کە با بڵین خواردنەکانیان تامە کرد و چەندین جۆری خواردن کە لەوێ ئامادەی بوون تاقییانەکردنەوە کەشێکی زۆر خۆشی گفتوگۆکردن و هەروەها با بڵین ئەمە بێگومان کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر با بڵین بواری کۆمەڵایەتی کە هاوڕێیان و خێزانەکانی لەوێ لەسەر یەک مێز یاخود لەسەر یەک سفرە کۆکردبەوە کە ئەمەش کەشێکی زۆر خۆشی بۆ شاری سلێمانی دروست کرد بوو بێگومان چالاکیەکانی ئەم ئێوارێش بەردەوامیان هەیە هاوکارانی ئێمە ئەم ئێوارێش لە کۆتاڕۆژی ئەم فستیڤاڵەدا بەردەوامە بن ئەم ئێوارێش چەندین چالاکی بەڕێواچێت دوو هونەرمەندی زۆر خۆشەویست دوو هونەرمەندی دەنگخۆش لەوێ ئامادەن کە بەرهەمەکانی خۆیان پێشکەشەکەن و هەروەها کۆتا ڕۆژی فستیڤاڵەکەیە لەلایەن لیژنەیەکی تایبەتیەوە با بڵین چەند جۆرێکی تایبەتی خواردن دروستکراوە کە ئەو لیژنەیە هەڵەستن بە تەقیمکردن یاخود بە با بڵین تامکردنی ئەو خواردنانە و دواتریش با بڵین بڕیار لەسەر ئەوە درێت کە کام خواردن تام و چێژی لە هەمویان زیاترە بەڵێ خۆشەویستان فستیڤاڵەکە ئێستا کۆتاڕۆژ دەستی پێکردووە کار و چالاکیەکانی فەرموون.
دەستگای میدیای کورسات بۆ دومین ساڵ کە بە شێوازێکی سەرکەوتوو ئەم فستیڤالە قەشەنگە و بۆ خۆشخوانی ئەنجام بدات. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاس و هەر یەکێ لەم لەلایەن و بەڕێزانە بکەم کە بوونە هۆکار و سەرکەوتنی ئەم فستیڤالە. سوپاس بۆ دەستەی گەشت و گوزاری کوردستان، پارێزگای سلێمانی، دەستگای میدیای کورسات، بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی، کۆمەڵی میوانخانە چێشتخانەکانی سلێمانی، کۆمەڵی شێفەکانی سلێمانی، ئیدارەی هەواری شار، چێشتخانە و خواردنە کوردەوارەکان، خواردن و براندە جیهانیەکان، بەشداربووانی فستیڤال لەگەڵ سپۆنسەرەکانمان کە FIB بانکە، ریل ئەین، بلو وۆتەر سکیوریتی، ناس ساوند سیستم، لە مەسات سارا یۆتۆ. تەواوی ئەوانەی پاڵپشت و هاوکاریمان بوون بۆ ئەنجامدان و سەرپەستنی دووەمین فستیڤاڵی تام. بەڕێزان، لە کۆتاییدا بەڵێنتان پێدەدەین لە ساڵان و داهاتووە بە شێوازێکی باشتر و فراوانتر فستیڤاڵی تام ئەنجام دەدەین لە شاری سلێمانی بۆ ئەوەی ئێمە و کۆمپانیاکانیشمان بتوانن خزمەتی ئەم شارە جوانە بکەن جوانترینی بکەین. دووبارە بەخێر بێن بۆ فستیڤاڵی تام بە هیوایەکی کاتێکی خۆش بۆ هەمووان. سپاس بۆ خاچ و نەشمیل بەرزان بەڕێوەبەری کۆمپانیای گرێیدوین. ئازانی ئێمە ئەم شەو دوو کۆنسەرتی جیا پێشکەش بەوی ئازوو خۆشەویست دەکرێت پاش کەمێکی تر کۆنسەرتەکە دەست پێکات و تا کاژمێر دەونیوی شەو بەردەوامە بێت. سەرەتا گوێتان لە دەنگی هەریەک لە هونەرمەندان هەردی عوسمان عەلی و هەروە خات و سێوە کاملە بێت و دواتریش گروپی موزیکی لور تا کاژمێر دەی شەو بە ئامادەبوونی هونەرمەند عوسمان میروەیس لەگەڵتانە بێت چەندین بەرهەمی جوانتان پێشکەشەکەین. لە کۆتاییە هەمووان دڵنیاکەینەوە کە دەستگای میدیای کورسات و هاوبەشەکانی بەردەوامە بن لە سازدانی ئەم جۆرە چالاکیانە بۆ گرنگیدانی زیاتر بەکەرتی گەشتیاری و فەرامکردنی کەشێکی خۆش بۆ هەموو لایەک. دووبارە بەخێر بێن بەو هیوایم چێژێکی تایبەت لە تەواوی کۆنسەرتەکان و لە دەنگە تایبەتەکانی ئەم هونەرمەندانە وەرگرن. فەرموون.
ئەوەی کە بینیتان چالاکیەکانی کۆتا ئێوارەی یان کۆتا ڕۆژی فستیڤالی تامە بۆ خۆشخوانی ئەگەر تا ئێستا سەردانتان نەکردووە ئەتوانن ئەم شەو سەردانی فستیڤالەکە بکەن و ئەو خواردنانی کە لەوێ ئامادەکراون و پێشکەشەکرێن تاقی بکەنەوە